ئێرە کەمپی ئاوارەکانی ڕۆژئاوایە لە عەربەت. ئەوە شیندارە، پاڵەوانی کارەکەی ئێمە. کە دەڵین پاڵەوان لەبەر ئەوەیە هەندێک جار بەردەوام بوون لە ژیان جۆرێکە لە پاڵەوانێتی. لێرە چادر بۆتە ماڵ، لەناو 850 چادردا ئەمەیان ماڵی شیندارە. أما زور زحمة من الوي حدودي ده حتى أم هاتن أم كرم باصادا جي باصا أم آنين وأمي وابنا دهوكي على أساس أمورنا دهوكي آن هوليري درماني خببم بصفقر مهرم سوري أم كرنا باصادا ماني سليمانية سكناندن ما نظاني سليمانية حتى قلت أفدر سليمانية أفدر مخيمة عربتا باوكي من مال لسوريا قلت من هجر علاجي تلي رهبي هجر تخطر بيجي تنوى أزي ورم بقموات باوكي ميجي نخوشة أخرسي وأطرشة ونكاري بوري وهجا أمهاتن وحدود هذا قرطن نكاري وري وهر نهار لسوريا وأم تخازن وري ليرة بۆ ڕۆژە لێکچۆکانی کەمپ چەقینی تەنکەری ئاوەکە دەبێتە ڕووداوێکی گەورە، ڕەنگە ناخۆشیش نەبێت. جیاواز لە مناڵەکانی تر، شیندار شانسی ئەوەی هەیە مانگی جارێک دەرەوەی کەم ببینێت، بەڵام بۆ پیاسەیەکی خۆشنا. والله هر جاري 27 روجان أدتشم لنا خسخاني لكامبا أدتشم تلفون بكن بو إسعاف هجر إسعاف بيت نبيت أدتشم بو تاكسي بقرن هرم بو سليمانية زور زحمة أستني دتشم يعني كزنين اللوري استيما اللي ردو ساعته سبيت برف بيت باران ببيت هجر شو ببيت لازم يبيستو حفظ روجان لخويني بكهرن لنا في خيمة أم ساكنين والله خيمة ما نقل كباشن ووضع تعبانة وبارانة وصارة وزاروك تيشن وقالك زاروك عالمي هنا تيشن
ئەو تەنکەرە پێشتر گازی دەبرد بۆ مۆلیدەکانی عربەت. ئێستا ڕۆژانە دووجار ئەو ئەهێنێت بۆ کەمپ. ئەو کیسەیە و کیسەیەکی تر کە لەو سەری کەمپەکەیە ئەگەر کون نەبێت و لێی نەڕژێت ئەبێت بەشی هەموو پێداویستیەکی 500 خێزانی ئێرە بکات. لە ڕۆژئاوا مۆبایلی ئەفرۆشت. لێرە ئەم سەرتاشخانەی داناوە. قورسی ژیانی ئاوارەیی نەیتوانیوە وایان لێ بکات ڕوخساریان فەرامۆش بکەن. لە شاری سلێمانیدا ئێرە تەنیا شوێنە کە شیندار بێ پرسیارکردن ئەیدۆزێتەوە. رقم فايل شندان ردي درزي شيناوتو كم بو شيناوتو يعني بيستانا باش درزي كانون بونوسي بيستانا با جازكي ينبا باش شو بحثي كان كمان بونالي ساتواني بشي بحثي باشا جەنگ وای لە شیندار و هەزاران منداڵی تر کردووە هەموو شتێک بەجێ بێڵن. ماڵەکانیان، یاریەکانیان، خوێندن. بۆ ئەم تەنانەت باوکیشی ئەوەی بەجێی نەهێشت و لەگەڵی هات بۆ ئێرەش نەخۆشیەکەیەتی. باش مدرسة ما ديركي تشمنتو بين خوش بين صوباتي ذهبي وبيت رز بيختي روجي باران بين روجي برف بين أمس الفراز بين تيدا يعني من الترسان باراني وأم برفي مجمدي نترسيان بس أما هاتنا الفيدر الكردستاني أم لبن خيمادنا مدرسة ما خيمنا ودلوب دكن وعاف بن ردشي ومقعد قش الدبن و بارانة وسارة وجلي تقام جلا خوبك نجي قالك السارة الموجود بين السلطة المركزية على السياسة الاتحاد والله أم وهفالي اخوات وأم آري هفدو درسا حلدكن وأم آري هفدو درسا جفرة بيجين ومثال جفرة درتخن ومشوارة صباحي تشتغلن وبشكل نظامي وأم قالك مبسوطن بهفالي خورا
والفيدي هفالي مجي أم شوار درت كافيني في مخيم وم شوارت كارنش شافوني في شبابو درون كاهيا هيفيدا دي ساهات بيرا من ولات آخ مالبات أفين وآزادي من سترانك شكر ومقافيت سر أفين أخوة ومقوت توك خوني النار شفايا أزراد بنتو وندايا الشواق المرنة مايا بانديك ماواز درنايا توك خوني النار شفايا أزراد بنتو وندايا الشواق المرنة مايا بانديك ماواز درنايا ليلي تبويا سترانك ليلي ليلي تبويا هلبستك ليلي وليلي دقارة صار زماني من ليلي لشار ساعات حتى بطلي خوي طوابي وبشتي طوابي بيت كسي من الليرة لجمينيا وهركس يعني هر نية لقلمن وبتهني بيشم لنوجع ذاك السيارة بقرم برم لعربتي ولا عربت ماشي بيشم لناو كامبك کە گەڕایەوە کەمپ جۆرێکی تر بوو ئاهەنگێکی چاوەڕوان نەکراو تەواوی کەمپی جەنجاڵ کردبوو لەناو کەمپ خێزانێک و چادرێکی تر زیاد ئەکات هەگەر دچم لە خوێن دگۆڕم زۆر قووەت دەبم باش دەبم ساحی دەبم هەگەر خوێن دگۆڕم نازانم نەخۆشە شەوانی کەمپ ئەوەندە بێدەنگە وا هەست دەکەیت جەنگ کۆتایی هاتووە و هەموو گەڕاونەتەوە ماڵەکانی خۆیان ئەوەی ماوە تەنیا یادگاریەکانە نوعی تەلاسیما من مای جارە و نازانم چ بکەم لە نەخۆشی خۆ و عیلاجی وەرگرم و زۆر عیلاجی من هەیە زۆر دەرمانی من هەیە و دەرمانی من هەمی خراپ دەبێ بەڕادەنی نەبکەم تێدێت من
ژمارەیەکی زۆر کەم لە ناو کەمپدا بژێوی ژیانیان پەیدا دەکەن. زۆربەی کوڕ و پیاوانی کەمپ ڕوو لە سلێمانی دەکەن بۆ ئیشکردن. ئەمە دایکی شیندارە. لەو گرتەیە زیاتر نەیهێشت وێنەی بگرین. زۆر ڕقی لە کامێرا بوو. هذا جيد. شركة تطرح كيك خارج الجسم لكي لا يتأثر. مفهومة؟ كيف فهمناك؟ كيف فهمناك؟ ئەگەر باران و بەفر نەبێت وانەیەک یان دووانە لە دەرەوە دەخوێنن. بەڵام دەنگی زلی ئەو شۆفڵە نەیهێشت وانەکە بە باشی تێبگەن. جار ناژی وەختێ دەبێ دەمێ نەخۆشییا من وەختە ستێشم خوینێ من نەمینێ ئەز هەڤالێ من دەرسێ وەختێ دەبێ حسێ ڕیادا هەڤالێ من یارید لە هیزن ئەو لە هیزن ئەس حەز دکم بلەیزم بەس تاقەتی منی نەکو ئەس بلەیزم و سەیری وا دکم حتا خلاص دەبێ و ئستاز عەلەمەی دژی دەدێ من و بێژێ سا. قوتابخانەی ئامودە 400 خوێندکاری کوڕ و کچی تێدایە. جا لەوانەکانی خۆیان کە بە زمانی عەرەبین لێرەوانەی کوردیش فێر دەبن. وەختێ دەست مەدرسەی کردن گوتن تڵابە ئەوە دەرسی کوردی دەبن مەگوڵەمش کوردی دەرسێ کوردی حەز دکن و هەکە لوغەتی مە سووریژی مەرا بێ منهاجێ مە بێ و هێ باشتر بێ گوتن ئەمێ ژوەرە منهاج بینن و حتان هۆ منهاج وێ بێنش مەرە و دەرسێ کوردی باش دنەمە مامۆستە لەگەلمە گەلکی باشن. دەرسی زۆر حەز دکەم دەرسی کوردی و دەرسی ئینگلیزی. بۆ تعلیمی وی هەیە ئەز بزانم زمانی خۆی کوردی و ئینگلیزی مستەقبەلی وی هەیە. شیندار تەنیا ئەم برایی نییە. خوشک و برایەکی تریشی هەیە و ئەوانیش وەک دایکی نەیان هێشت وێنەیان بگرین. چاوەڕوانی کات لای شیندار تەنیا بۆ ئەوەیە کە بزانێ وەختی خواردنی حەبەکانی هاتووە یان نا. هەمی دکم لە ساڵک دکم لازمە سەیدەلیک هەبێ بکەم تێدا بەرادی هەبێ دەرمانی دوو نەوعی دەرمان بکەم بۆ بەرادە بکەم یعنی نینە هەر تشتێ. ئەگەر من ببێت لە دەروێی ئەزێ هەڕم لأنه لەگەل عیلاجی خۆ دەچم نەگەل حاڵی خواردنی من هەبێ نەبێ لە غەمی من نییە بەس لە عیلاجی من غەمی من هەیە. هەگەر سار بێ هەگەر چ بێت بەس عیلاجی من بلە هەبێت.
ئەس حەزەکەم گەر ئەس باش بم عیلاجێ من وەری چێکردن ئەس بم دەنگبێژێک دەنگبێژێ ڕۆژ ئاوا سترانێکی بێژم و سەر وڵاتی خوا سەر لاجیە سووری من حەز دەکەم باوکە من وەرە لێرە و لە ناو عایلە تەجەمع ببێت. ئەو تەکسیەش هات بەڵام باوکی شینداری تیا نەبوو. ئەوان نازانن کەی جارێکی تر یەک دەبیننەوە.